پرسی ناردنی لیستی موچەی مانگی 4 بۆ بەغدا و ئەگەری دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە یەکلا دەبێتەوە. نێچیروان بارزانی بە سەرۆکایەتی وەفدێکی پارتی لەبارەی پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەچێتە تاران. چاوەڕێ دەکرێت هەفتەی داهاتوو ئەردۆغان سەردانی عێراق و هەرێم بکات. سڵاوتان لێبێ لاستان دەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەرپرسێکی باڵای وەزارەتی دارایی هەرێم زانیاری لەبارەی ناردنی لیستی موچەی مانگی 4 فەرمانبەرانی هەرێم بۆ بەغدا ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت لیست ئامادە کراوە و هەر لەم هەفتەیەدا لیستەکە ڕەوانەی بەغدا دەکرێت. سەرچاوە باڵاکەی وەزارەتی دارایی هەرێم ئاشکرای کرد ئەم هەفتەیەدا لیستی موچەی مانگی 4 ڕەوانەی وەزارەتی دارایی عێراق دەکرێت بۆ ئەوەی هاوکات لەگەڵ دەستکردن بە دابەشکردنی موچە لە بەغدا پارەی موچە ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت. بەرپرسەکەی وەزارەتی دارایی ئەوەشی وت لیستی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران نەتەواوی وەزارەتەکان تەواو نەکراوە هاوەکو ڕەوانەی بەغدا بکرێت بۆیە باگەرێکی زۆرەوە لەگەڵ لیستی موچەی 4 لە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕەوانە ناکرێت. ئەوە لە کاتێکدایە بەهۆی پابەند نەبوونی حکوومەتی هەرێم بە مەرجەکانی یاسای بودجە ئەگەری هەیە ئەوە کۆتا پارە بێت بەغدا بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بنێرێت. بەپێی زانیاریەکانی پێگەی سبەی ئامانجی سەردانەکەی نێچیروان بارزانی بۆ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێیە لە نێوان تاران و پارتی دیموکراتی کوردستان هەروەها بۆ وتوێژە لەسەر بابەتە هەڵواسراوەکان و پرسی ڕێکەوتنێکی نوێ لە نێوان هەولێر و بەغدا و پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. هەر لەم بارەوە ڕێبوار کەریم وەلی ڕۆژنامەنووس ڕایگەیاند ڕێکارە قانونیەکان بە ئاراستەی ئەنجامدانی هەڵبژاردنەکانە لە وادەی دیاریکراوی خۆی لەدەی حوزەیران لەسەر ئاستی ناوخۆیی و ئیقلیمی و نێودەوڵەتی کۆمەڵێک هەوڵ هەیە بە ئاراستەی خستنی هەڵبژاردن بۆ بەشداریکردنی پارتی ناوبرا و ئاماژەی بۆ ئەوەش کرد پارتی تا ڕادەیەکی زۆر نەرمی نواندووە. چاوەڕێ دەکرێت هەفتەی داهاتوو سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی تاران بکات و لەوێ گرێ کوێرەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بکرێتەوە. ئەنگاوی دواتریش کۆبوونەوەی فراوانی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان دەبێت بۆ بڕیاردان لە دواخستنی هەڵبژاردنەکان. بڕیارە لە هەفتەی داهاتوو ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بە سەردانێکی فەرمی بگاتە عێراق و دوای کۆبوونەوەی لەگەڵ گەورە بەرپرسانی حکوومەتی عێراق سەردانی هەرێمی کوردستانیش بکات. ڕۆژنامەی سەباحی تورکیا ئاشکرای کردووە 22 ئەم مانگە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا دوای 12 ساڵ جارێکی دیکە بە سەردانێکی فەرمی دەگاتە بەغدا. هەرچەندە تا ئێستا بە فەرمی ڕانەگەێنراوە بەڵام بە گوێرەی زانیاریەکان ئەردۆغان لە چوارچێوەی سەردانەکەیدا سەردانی هەرێمی کوردستانیش دەکات و لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. باس لەوەش دەکرێت ئەو بابەتە سەرەکیانەی گفتوگۆیان نەبارەوە دەکرێت بریتین لە ڕوبەڕبوونەوەی پەکەکە و پرۆژەی گەشە پێدان و چارەسەری پرسی ئاو و زیادکردنی ئاڵوگۆڕی بازرگانی و هەروەها هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و بەرهەمهێنانی کۆمپانیا تورکیەکان لە عێراق. ستاندەرد نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.